دەست پێ بکەین بەڵێ فەرم کاکاران. ئێوارەتان باش ئێوارەتان باش و بە خێراتنی هەموو ڕاگەاندنە بە ڕێزەکانەکەین. پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ڕێکخراوێکی سەربەخۆی قازانجنەویستە. ساڵی 2002 لەلایەن کۆمەڵی یاساناس و مافناسەوە دروست بووە، کار دەکات لە پێناوی ناساندنی چەمک و مافە سیاسی و مافەکانی هەڵبژاردن بە هاوڵاتیان و ئەم بەرهەمەی کە ئەمڕۆ کاگارام ئامادەی کردووە لە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بەرهەمێکە یاخود دەتوانین بڵێن توێژینەوە کە بە هاوبەشی لە چوارچەوەی پرۆژەی بینی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕێکخراوی نێدی ئەمریکایە. پرۆژەکەش یاخود توێژینەوەکەش بە ناوی پێشنیارکردنی ڕێگەچارەی مامناوەند لە نێوان یەکبازنەوەی و فرێبازنەی بۆ هەڵبژاردننی داهاتوو پەرلەمانی کوردستانە. من زۆر لەسەری نادوێم و تعریفی ناکەم. بەڕێز ئارام جەمال کە هەستاوە بە ئامادەکردنی توێژینەوەکە ئێستا لوت فەرمێ و کورتە باسێکمان دەربارەی توێژینەوەکە بۆکە فەرموکارێرە. زۆر سپاس کاکاروانجان. وەکو بە ناونیشانەکە دیارە ئێمە پێشنیارێکی ڕێگەچارەی مامناوەندمان کردووە لە نێوان یەک بازنەی و فرەبازنەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەو چارەسەرە ئەوەیە کە ئێمە بێ سیستمێکی هەڵبژاردن بدۆزینەوە کە هەردوو یەک بازنە و فرەبازنەیەشی تابێ کە ئەو سیستمە پێوترێ سیستمی هاوتەریبی تێکەڵاو. ئێمە لەم توێژینەوەمانە باسمان لە سیستمی هاوتەریبی تێکەڵاو کردووەوە با ڕێگەچارەیەکی گونجاوی ێزانین بۆ ڕزگار بوون لەو چەقبەستوی کە ماوەیەکی درێژە هێزە سیاسیەکان ڕێناکەون لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. تەبعی دیارە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن سیستمی هەڵبژاردنەکە یەک بازنەی و فرەبازنەی یەکێکە لە کێشەکان. ئێمە لێرەدا لەم توێژینەوە ڕێگەچارێکمان دۆزیوەتەوە و ئەو ڕێگەچارەیە لەو سیستمی کە ئێستا هەیە کە لیستی نوێرایەتی ڕێژەیە ناتوانین ئێمە ڕێگەچارە بدۆزینەوە لەو سیستمی ئێستا هەیە. ناتوانانی تۆ سیستمێک بێنی دڵی هەردوو بەرەکە دڵی لایەنگرانی هەردوو لایەن ڕازی بکەیت جگە لەوەی کە ئەم سیستەمە کۆمەڵی خەسڵەتی باشی تایە، خاڵە پۆزتیف و ئەرێنەکانی زۆرن و مەودای ئازادی بە دەنگدەر زیاتر ئەدا و ئەتواندرێت بەڕاستی ئێمە لەم سیستەمە دوو جۆر بازنەی هەڵبژاردنمانە بێ.